پەرلەمان لە هەر وڵاتێکی پێشکەوتوو گەورەترین دەسەڵاتی یاسادانانە و خاوەنی شکۆ و ڕێز و پارێزبەندی شەخسی و معنەوین. پەرلەمانی کوردستان لە ماوەی ڕابردوو بەتایبەت لا خولی سێم و چوارەم تا ئەندازەیەکی باش توانی کاریگەری لەسەر ڕەوتی ڕووداوەکان هەبێت و ڕۆڵ و کاریگەری هەبێت لە پێناو کەمکردنەوەی گەندەڵیەکان و سەروەری یاسا و کەمکردنەوەی ڕۆڵی حیزب لە دامەزراوەی یاسایی و جێبەجێکردن و دادوەری. بەڵام پێدەچێت هەندێک لایەن بیانەوێت ئەو ڕۆڵە کەم بکەنەوە بە شێوەیەک لا شێوەکان شکۆی پەرلەمان کەم بکەنەوە. ئەوەش بە ناشرینکردن و بێڕێزکردنی ئەندامانی پەرلەمان لە بەرچاوی هاوڵاتیان بەتایبەت ئەوانەی لەو هێزانن لا دەرەوە یەکێتی و پارتین. ئەمە لە کاتێکدا ئەگەر بەراوردی دەسەڵاتەکان بکەیت دەبینی ئەوە پەرلەمانە دەیەوێت ڕۆڵ و کاریگەری هەبێت لە کۆتایی هێنان بە قەیرانەکان و سەروەری یاسا و پاراستنی شکۆی هاوڵاتیانی کورد. ئەوەی لە ئێستادا دەگوزارێ بۆ بێڕێزیکردن بە نوێنەرانی خەڵک هۆکارەکەی زۆری موچەی پلەباڵەکانە کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوودا هەوڵی بەڵگەداری داوە تاکو نادادی نێوان بەرزترین موچە و کەمترین موچە کەم بکاتەوە. بەڵام بەداخەوە دەسەڵاتی زۆرینە بەمە ڕازی نەبوو بە بیانووی ئەوەی ئاماژەی بۆ کرا چەند لایەنێکی دەسەڵات لە تۆڵەی یاسای سەرۆکایەتی هەرێم و ڕازی نەبوون بە یاساشکێنی و داوای لێسەندنەوەی متمانە لە وەزیر و ئاڕاستەکردنی دۆسیەی چەندین وەزیر لەسەر گەندەڵی بۆ دەستەی دەستپاکی و قسەکردن لەسەر داهاتی دزراوی نەوت دەیانەوێت تەڕ و وشک پێکەوە بسووتێنن و نوێنەرانی ڕاستەقینەی خەڵک لەگەڵ ئەوانەی بەدەنگی مردوو تەزویر چوونەتە پەرلەمان پێکەوە ناشرین بکەن. لێستادا خەڵک دەبێت بە ئاگابێ لەو پلانانە وەک چۆن لە یاسای چاکسازی خانەنشینی پلەباڵەکان کەم کرایەوە و گەندەڵی لە چەندین بواردا چارەسەر کرابوو. بەڵام زیانمەندان لەو یاسایە بە بەهانەی خانەنشینی پەرلەمانتاران یاساکەیان پەکخست. بۆیە پێویستە هاوڵاتیان لەوە بە ئاگا بن کە نوێنەرانێک کە خۆیان هەڵبژاردووە بە دەستی خۆیان ناشرین و لاوازیان نەکەن بەڵکو لێیان بپرسنەوە و فشاریان لەسەر بکەن تا موچەی پلەباڵەکان کەم بکەنەوە و خانەنشینان نەهێڵن.